هۆکار و ئامانجی هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان بە تایبەت کێڵگەنەوتیەکان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر شارەزای سەربازی لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز فەریق جەبار سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ئەم هێرشە درۆنیانە بۆ بە تایبەت لەم 10-15 ڕۆژەداوانە چڕ کرایەوە لەسەر هەرێمی کوردستان؟ ئەم کاتەی ئێوە باش سڵاومان هەیە بۆ بەڕێستان و بۆ هەموو ستافەکانی K24 لەگەڵ سڵاوش بۆ گشت بینەران و بیسەران نایە. دیارە زۆر ڕوونە، یعنی بڵێن ئامانجەکانی ئەم هێرشە درۆنیە لەم ماوەیەدا ئەوش دەرهاوشتەی دوو بابەتە. یەکێکیان دەرهاوشتەی شەڕی ئێران ئیسرائیلە کە بە حەقیقەت لەو کاتەی ئەو 12 ڕۆژەی شەڕەی هەندێک لەو گروپانەی کە خۆیان بەناوی مقاومەی ئیسلامی ناو ئێنا و پێشتر سەرێشەیەکی زۆریان بۆ عێراقیش دروست کردبوو بەگشتی و بۆ هەرێمی کوردستانیش کە زۆر جار هەیە بنکە و بارگاکانی هاوپەیمانان سەفارەتی ئەمریکی لە عێراقدا، فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر، فڕۆکەخانی هەریر، ناوچەکانی ڕۆژاوا بە تایبەتی بنکەکانی هاوپەیمانان لەوێ کە لە شەڕی غەزەش بە هەمان شێواز پەلاماری باکووری ئیسرائیلیاندا و زۆر جاریش ئەبوون مایەی نیگەرانی و هەڕەشەی وڵاتانی ئەمریکا ئەوروپا بۆ سەر عێراق بۆ ڕاگررتنی ئەم گروپانە. دیارە ئەم گروپانە لەوە نیگەران بوون کە بە حەقیقەت لەو 12 ڕۆژە سوسیال میدیا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و زۆربەی بڵێن ئەو هۆکارە ڕاگەیاندنەکان کە ڕەنگە زۆریان ڕسمی نەبن، ینی فەرمی نەبن، ینی بڵێن بەناوی حکوومەتی هەرێمەوە یان لایەنێکی سیاسی دیاریکرا و بەڵام ڕاو بۆچوونی خەڵکیان ئەگواستەوەیان خەڵکی شارەزا کە زۆر جار باس لە ڕووخانی حکوومەتی ئێران و لە پاشاندا عێراق و ئاڵوگۆڕ لە نەخشەی ناوچەکە ئەکرا کە ئەم هەڵا ڕاگەیانەی کە لەو کاتە دەکرا وەکو واسم کرد هەم ڕۆڵی هەبوو بۆ نیگەرانی وڵاتانی هەرێمایەتی لە هەرێمی کوردستان، هەم ئەو گروپانەی کە خۆیان وەکوتم سەر بە مقاومەی ئیسلامی دیاری کرد. ئەوە یەکێکیان. دووەمیان حەقیقەت ئەو کێشانی کە هەیە لە نێوانی هەرێمی کوردستان، یعنی حکوومەتی هەرێم حکوومەتی فیدڕاڵ لەسەر مەسەلەی وەبەرهێنان لە بواری نەوت و گازدا و فرۆشتنی بڵێن بەرهەمەکانی نەوت یان گرێبەستەکان لەگەڵ ئەو کۆمپانیانە کە ئێستا بڵێن کە ئەو هەواڵانەی دڵخۆشکەرن کە لەمڕۆ بڵاو بوونەوە کە هەردوو لە ئەگەر تا سەری ساڵیش ڕێکەوتنێک کرابێ لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدڕاڵ دەربارەی مەسەلەی چۆنێتی وەبەرهێنان لە بواری نەوت و چۆنەتی فرۆشتنی نەوتەکە. یەکێک لە هۆکارەکانیش ئەوەیە فشارێک بوو لەلایەن ئەو گروپانەی کەوتم بە بەردەوامی ئەوانە سەر ئێشە بوونە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی فشارێک بووە بۆ هەم ئەوەی تێکدانی ژێرخانی ئابووری و بە تایبەتی لە بواری وەبەرهێنانی نەوت و ترساندنی ئەو کۆمپانیانەی کە کاری وەبەرهێنانەکەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بڵێن ڕاگررتنی بۆ بەرهێنانیان و بە حەقیقەتش بووە ئەوەش بۆ هۆکارێک بۆ زۆر لەو کۆمپانیانە بە تایبەت ئەمریکیەکان و کۆمپانیای DNO بەهۆی ئەو هەڕەشانەوە بڵێن وەبەرهێنان ڕاگرن بەهۆی ئەو هەڕەشەی لەلایەن ئەو ڕۆکێتانێکە داهات. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری دا لەسەر و لێ تێگەیشتنی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ هەیە کە بەشێکی زۆری ڕێکەوتنەکە پێیوەستە بە فرۆشتی نەوت لە ڕێگەی سۆمەوە ئەو نەوتێکە لە هەرێمی کوردستانە و لە 10 ڕۆژی ڕابردووشدا بە بەردەوام چەکگەنەوتەکانی هەرێمی کوردستان کرانە ئاماج. پێتان وانە ئەم گروپە چەکدارانە ئەیانەوێت ئەم ڕێکەوتنەی کە هاتۆتە ئاراوە سەر نەگرێت و ئامانج لێی پەیوەندی تێکدانی پەیوەندیەکانی هەرێم و بەغدایە؟ وەڵام من بە یانیمەنگە بەڕایەکی خۆم بە شێوازێکی تر دایبینم لەبەر ئەوەی بە حەقیقەت ئەم جارە هەستم کرد حکوومەتی فیدراڵی عێراق بە شێوازێکی گشتی یعنی بێدەنگیەکە بوو جگە لە هەندێک بەیاننامەی کە زۆر بەیاننامەیەکی ئەوەندە بەهێز نەبووە
دەربارەی ئەو هەڕەشانەی چونکە ئەو ماوەیەکی زۆرە نزیکەی 15 ڕۆژە زیاترە بە بەردەوامی یان دەتوانین بڵێن ئەمە وەکو فشار بەکارهات بە تایبەتی زۆربەی شێڵگەکان. من وەکو ڕایەکی خۆم یعنی ئەوە ڕایەکی تایبەتی خۆم ئەوەیە کە جۆرێک بوو لە فشار بۆ ئەوەیە کە هەم کۆمپانیەکان کوچکە پێشتر ئەبیکۆر بە تایبەتی بڵێن ئەوانەی لە بواری پیشەزازی نەوت ئیش دەکەن لە هەرێمی کوردستان نەئەچوونە ژێرباری مەرجەکانی عێراق بە تەواوەتی جگە لەوەش هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ناچوە ژێر هەموو ئەو مەرجانەی کە حکوومەتی فیدراڵی عێراق بۆ مەسەلەی بڵێن بۆ بەرهێنانی نەوت و تەسلیمکردنی نەوت بە سۆمۆ لەبەرەوەیە وەکو ئەڵێم ڕایەکی خۆم یعنی ئەگەر ئێستا لەمڕۆ دواوە چونکە تا ئەم بەیانیش هەر درۆن هەبوو چونکە ئەمڕۆژ بەیانی وەکو ئەوەی هەواڵەکان بڵاویان کردەوە کە درۆنێک لە چێڵگەیەکی کە DNO تیا ئیش دەکا لە سنووری دوهۆکیان زاخۆ بوو هەر بڵێن درۆن هاژراوە بۆ ئەو چێڵگەیە بەڵام ئەگەر لە دوای ئەم ڕێکەوتنە ببینین کە ئەم کردەوانن نمێنن یان کەم ببنەوە ئەوە بەڵگەیەکی سەڵمێنەرە لەوەی کە ئەمە بڵێن ئەم کارانە بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم و سەر ئەو کۆمپانیانەی کە لە بواری بەرهەمێنانی نەوت ئیش دەکەن بەڵام ئەگەر بەردەوام بوو ئەم کارە هەر بەردەوام بوو بێگومان ئەوە ئەو ڕایی تر دێتە گۆڕێکە ئەم گروپانە ئەیانەوەی ئەو ڕێکەوتنی کە ئەمڕۆ کراوە بە تایبەتی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق ڕەزامەندیان لەسەردا بەوەی کە 230,000 بەرمیل ڕۆژانە بدرێت بە سۆمۆ لەگەڵ 120 ملیار دیناری مانگانە لە داهاتی ناوخۆ لە بەرامبەر ئەودا موچەی فەرمانبەرانی هەرێم کە ئەوە بەرەو 3 مانگ دەچێ خەرج نەکراوە خەرج بکرێ و دیاری کراوە تا سەری ساڵ بە هەمان شێواز ئەم ڕێکەوتنە بەردەوام دەبێت بەڵام لە ساڵی ئایندەدا بێگومان یاسایەکی نوێی موازنەی فیدراڵی ئیقرارە کرێت چونکە ئێستا یاسای موازنەی فیدراڵی 2023-2025 کۆتایی دێت تا کۆتایی 25 دەبێت ساڵی 2026 یاسایەکی نوێ ئەکەوێتە دوای هەڵبژاردن ئینی با ببینین هەلومەرجەکە دوای ئەم ڕێکەوتنە چۆن دەبێت بەڵام خۆی بەگشتی ئەگەر ئێمە سەیری کردەوانە بکەن کە ئەوە بەس لەسەر هەرێمی کوردستانیە بەس 1 دقە یعنی زەرەرزیان فقط لە هەرێمی کوردستان نادەن بەڵکو زەرەرزیان لە هەموو عێراق دەن چونکە لە بەرەوەی ئەو نەوتەیەسەوە خۆی کەەوە بە بەرهەم دێت بڵێن ڕادەست دەکرێت بە سۆمۆ ئەبێتە داهاتێک بۆ خەزیێنەی گشتی عێراقدا ینی ئەگەر زەرەر بدرێت زەرەر بەس لە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان نادرا بەڵکو لە هەموو داهاتی بڵێن عێراق بە شێوازێکی گشتی. بەڵێ بەڕێز فەرق جەبارەوە پێی بەڕێستان شارەزای سەربازین بە شێوازی هێرشەکان ئەو شوێنانەی کە ئیکەنە ئامانج ئەتوانین بڵین ئەم هێرشانە پلان بۆ داڕێژراون. یعنی بێگومان هەموو هێرشێک یان هەموو کارێکی بەو شێوازە بە پێی پلانە بێ ئەگەر بە پێی پلان نەبێ چۆن ئامانجەکە دیاری ئەکرێ بەسەلەن بێنە یەکەمین جار هەندێک ڕۆکێت و هەندێک درۆنیان هاویشت بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک جگەل لە ئەوەی بێجی کە زەرەرێکی زۆری نەدابوو زیاتر لە دەرەوەی فڕۆکەخانەکان کەوتە بوو دوای لە سلێمانیش فەرماندەیی هێزەکانی هەفتا بە ئامان گیرا و دەرەوەی فەرماندەی بەڵام لە دوای ئەوەدا زۆربەی ئەو ناوچانێک کە بە ئامان گیراوە چێڵگەی نەوتی بوونە یان لە سنووری زاخۆ یان لە سنووری دهۆک یان لە سنووری هەولێر ینی ئەوەی خۆرمەڵ ینی ئەوانەی زیاتر کە وەبەرهێنان ینی کۆمپانیایی بیانی تیا وەبەرهێنانەکە بەتایبەت کۆمپانیەکانی ئەمریکا کە وەبەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستان و هەندێک لەو کۆمپانیە گەورەن بەتایبەت جگە لە کۆمپانی DNO کە ئەوش ماوەیەکی زۆرە وەبەرهێنان نەکا ینی ئەمە بێگومان پلانی بۆ داڕێژراوە بۆ پێشتر وایان نەدەکرد یعنی بۆ ساڵانی پێشوو ئەگەر ئەو گروپانە هەمان ئەو گروپانە بن
کە سەرێشە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیان دروست دەکرد و لەلایەن فەرماندەیی گشتی هێزە شەکدارەکانی عێراق کۆنتڕۆڵ نەکرابوون و بوونە مایە هەڕەشە بۆ سەر ئاسایشی هەموو عێراق ئەو کاتانە مەسەلەن بنکە و بارەگاکانی هاوپەیمانیان بە ئامانجەگرت بەڵام ئەم جارە شێوازەکە جیاوازە یعنی فەرقی هەیە لەگەڵ ئەو کاتە ئێستا زیاتر دێن چێلگەنەوتیەکان بە ئامانجە دەگرن یعنی دەدیارە ئەوە پلانێکی تایبەتە بۆ ئەم چێلگەنەوتیانە و بۆ ئەم کۆمپانیانەی کە بڵێن وەبەرهێنان دەکەن لەم چێلگانە بەڵام وەکو باسم کرد لێرەدا سیر لەوەدایە ئەوەی کە من ئەیبینم وەکو ڕایکی خۆمی تایبەت ئەوەی ئەم جارە هەم عێراق وەکو باسم کرد ئەوەندە پەرۆش نەبوو کە بە پەلە لیژنە پێک بێنی لیژنەی ئەمنی هەواڵگیری بڵێن هوەری لەگەڵ هەرێمی کوردستان بە ئاوبەشی بۆی بە پەلە بتوانن لێکۆڵینەوە بکەن بەس بەیاننامەیەکی بڵێن بەنامێکی ئەوەندە توندیش دەرناکرد ئەوە یەکێکم دوم ئەوەم لا سەیرەکە هاوپەیمانەتی نێودەوڵەتی وڵاتانی تری کە لە کوردستان بەتایبەتی و بەتایبەتی ئەو کۆمپانیانەی کە وەبەرهێنان لە کوردستان دەکەن جگەل لە بەیاننامەیە کە لەلایەن ئەبی کۆرەوە کە دەرچوو و داواکە عێراق پارێزگاریان لێ بکە و لەبەر ئەوەیە ئەوە هەڕەشەیە کە بۆ سەر ژیانی کارمەندەکانیان چه ئەوانەی کارمەندێکی لە هەرێمی کوردستانن یان کارمەندێکی بیانین و لەوە سەیرتریش یەکێک لەو کۆمپانە ئەمریکیانەی کە لە بەتایبەتی لەسەر سنگ وەبەرهێنانیە کرد هەر لەو ڕۆژەی کە درۆن بەر چێلگەکە کەوت کە لەوێ وەبەرهێنان دەکا لە هەمان ڕۆژ گرێبەستێکی کرد لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کە لە حەمرین لەوێ لە چێلگەیەک بڵێن 50,000 تاک و 60,000 بەرمیل نەوت ڕۆژانە وەبەرهەمی بێنێ جگەل لە مەسەلەی غازیش کە بڵێن 50,000 پێی سێجا لەوێ غازی بەبەرهەم بێنێ یعنی هەمان ئەم کۆمپانیا لەوێ کارەکانی ڕاگرت بەڵام بە لە زێر چاودێری یان بە ئامادەبوونی سەفیری ئەمریکی یان ئەوەی کە سەفارەتی ئەمریکی بەڕێوە بە پێڵم قایم بالعمال لە بەغا لەگەڵ وەزیری نۆت بڵێن بێکەوە بە دیاری وەکیلی وەزیری نۆت و سەرۆکی ئەو کۆمپانیا بوون کە ئیمزای ئەم گرێبەستەیان نەکرد ئەمە تۆزێک یعنی بڵێن جێی سەرنجە بەتایبەتی بە حەقیقەت یعنی ئەبێ لەلایەن حکومەت هەرێمی کوردستانەوە بە شێوازێکی گشتی ئەمە سەرنج بدرێ بێگومان ئەبێتە جێ سەرنجیانەوە من گوێم زۆر لە هەندێک لێدوان هەبوو بە هەمان شێواز باس لەوەیان دەکرد. بەڕێز فەریق جەباری ئاوەر شارەزای سەربازی لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ بەشداریتان.